ئەم فیلمە چه سەیەکەی تۆ؟ ئەمە پیاوێکە بە دزیۆژنی دووەمی هێناوە. ئەزانین چۆن ئەوە قەرارە زۆر خەڵەتە بڕوابێت لە بڕیاری سیاسی زۆر قورسترە هەرچەنە شەر ڕێگەی چواریەوە بەڵام قورسە چ تۆ هەستەوە بێنە لای ژنی یەکەمی پێزانێت تێگەشتی ژنی یەکەمیش ئاقڵانە هەڵەستێت تشریبێکی بۆ لێنێ بڵە چی بۆ تێکە ژەهری بۆ تێکە ژارەکە ژەخوا هەر یەکەم کەوچک فت بۆ خۆی ئەمرێ دەستەکانی خۆش بێت تۆ سێ سوتفەیەکە ئەفسەوێ بڕم بۆ دوکان قاسم ئیشی پێمە ئەڵم سبەینە چی بۆ لێنێم هەرچی لێنەی بەزیا بێ تشری بە بۆ لێنێم ناخۆم تشریم ناخۆم تخوا مەقسەدم یعنی دکتۆر نەیوت نابێت تشری بخۆی مەعیدەوە باش نییەم فترەیە ئەی دەشتی تری بۆ لێنێم نە هیچ لێمانێ بە دلیڤەری بۆ دەهێنمەوە مریشکە بۆ هێنمەوە تیەکەی دەنووکی کەو باشە ئەڕۆم و زوویەمەوە باش ژێرەکە یەکسەر خوارد یەکسەر مرد زوویەمەوە گوڵاڵە خان ئەوەی داوا کردو بۆم پیا کردی ئافتاخان تۆزێکی خۆم بۆ دەکەمەوە سەرچاو بۆ ڕەفیق کەشتم پیا کرد دانێکە لەگەڵا بۆ قەشڕاشەکە بڵێ پیازەکەی بۆ پیا کردیت سەرچاو تخوا باسی سعر مەکە پێم ناخۆشە دەتۆ وەرە مشکلە نیە دەیخوا ئەرە دەلای بە کاکە دەلای بەکەی وەختی و هەموو تەلەفونەیە نە ئەوە شاگردێک بە تۆز عقلشتی تەواو نەجاجار ئەوە خلافێنێ دەیخوا لەگەڵ چاوەڕێتم دەباشت دەی من نەقڵم تەواو نییە هەی ناتەواو کە تەلەفۆنەکە نەختێک ئەتەکێتی قسەکردن بێ بووە هاوارە گۆرە ئەتەکێتی چی نەیەکێکە نەدوانە نەسیانە هەزارە کاکە گیان وازدەم ژنانە بێنە عیب ناقی با حسابی خۆمان بکەین ئەرێ بەڕاست بیرم کەوتەوە ئەڵێم بۆ فەرعی لە بەغانەکەینەوە جاکووا هیوایەتمە فەرعێکم لە بەغا هەبێ ئەکە خۆش بەڵام بەخوا سیقەشم پێ نییە قاسم تا ئێستا من دزیم لێ کردوویت کوڕی باوکم دزی ناڵێم ئەو ساڵە و بیریە لە مووسڵ فەرعێکمان کردەوە فەڵق ژنەکەی هێنا دەبەس ماڵە ئاوا بێ دار و بەرجووی هەیە با خەڵک نەزانێ ژنی ترم هەیە ئەترچەم چین بۆ بەغا لەوێ گەڕاجێ بکەیتەوە بەس وەڵڵاهی خەتای من نییە قاسم ئەی خەتای چییە وەرە خەتای ئەو دڵە سەگەمە دڵم تەڕاتەڕ دەواز دەو بێنە بە حسابەکە بکەین و نەجاتمان بێ دەبیکە ئەوە چییە بێتاقە دەوبینم چۆن بێتاقەت نابم مەش غەڵەتی دووکان مەشاکیلی ژن یعنی مەقسەدم ژنێک هاتووە ئەمڕۆ 20 پارچە قماشی بردووە و پاشتێلانە هێناوێتەوە ئەی قابلە بە سیکۆتیم بینێمەوە بەیەکەوە ئەڵێم تۆ برسی و نییە چیمانەیە یەک تشتی ئەرێ بابە تۆ لە خۆتە بۆ تشی بێنێ من تۆ تشی بەخۆم من ناڵێم بۆ مەعیدەم خراپە هەرێ مەعیب نییە ئەرە تشتیبی من کەیتیژە هەتا مەعیدە بێشێنیە دکتۆر وتی نابێبی خۆی تۆ دکتۆری ناخۆم تشریب ناخۆم تۆ واز لەوە بێنە چیای کچی پورم مێردەکەی بە دزێ و ژنی بەسەر هێناوە ئەی چۆن زانی چۆن نایزانێ ئاخ چۆن گومانی لێ کردووە زۆر خەریکی موبایلە دایمە دڵە ڕاوکە و ترس و هەر نازانم دایمە مەراقاوی گومانی لێ کردووە ئەی یعنی چیتر وەکو چیتر تەلەفۆنی زوزوو بووە هاو ئەچۆ پەناو پاسارەوە قسەیە کرد بەچر پەچرب ئەیتر چیشی ئەم ژنە بۆی لێ ئەنا ئەیوت خواردنی ناخوار ئەی برسیم نییە ئەڵێم منە چم نانەخۆم برسیمە باجی فاتم وەڵاهی ئەنگۆرەی مۆرمان بۆ نەهاتووە تۆ بۆ ماکسین ناوێ ئەرێ کاکە دە و تەلەفونە داخەوەرە دانیشە با حسابە بکەین دوای بۆ دەکەمەوە با حسابی مانگەش داخەین حساب بکە ئەمە 50 تۆپ ئەوەی دووبەی 50 تۆپەکە بنووسە خوا ببوورێت جارەسەتر گیان زەیتون ئەزانی چی زۆر عیبە شەوی ئەم شەو من تەلەفۆنم بۆ تۆ کردووە باشە تۆ بۆچی جوابی تەلەفۆنەکەم نایەیتەوە ئەزاین چۆن زەیتون گیان لە دوای ئیشاوە تەلەفۆن بۆ من مەکە من لە ماڵەوەم باش ژنەکەم نەزانێت ژنم بەسەراهێناوە بۆ خاتری خوا ئەمە یعنی چی ئاخر زەیتون گیان نەزانی چۆن ماڵەوەمان کچەپورێکی هەیە هەر بە تەلەفۆن کەشف بۆ کەواژنی دووەمی هێناوە بۆیە ئەڵم ڕجال لێکم ئەوەنە تەلەفۆنم بۆ مەکە کە لە ماڵەوە بم ئەی باشە چارەی من چییە شاب زەیتون گیان جارە دایخە مەشغوڵم دەتو دایخە
ئەو خودای خستەوە ئەی خوای گیان من چی بکەم ئەمە حیساب بۆ من ناکە بەڵام خۆمەزانم چۆن چارەتەکەم کاکە تو ئاوا بکەی بە یەک مانگی کەم حسابە بۆ ئێمە ناکرێ زانی ئیتر مەشغەڵەتە ویەت و دەواز بێنە لەم هەموو ژنە ئەمە زەیتونە ئەمە ناجی ئەمە ڕعنایە عیبە کاکە تۆ پیاوی پیاو چاوە ڕاستەکەم دەنگ بەرز مەکەرەوە دار و دیوار گوێ هەیە با خەڵک نەزانە ژنی دووەم هێناوە جاکە حاڵی ئاوایە بۆ ژنی دوو هەمە هێناوە پێغەمبەر ڕە بکەی دەبا ئەو حسابە بکەین دێ سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام بەخێر بێ یاخوا براژن بەخێر بێ باشی ئەوە چۆن بوو هاتی ژنەکە ئیشم ناوم هەبووتم با سەرێکش لێەوە بم براژن ئەڵێم دانیشە با بنێریم یەک چای جوانە بۆ بێ ئەرە با بە چایکی خۆچاخانە نییە ژنە ئیشی بازاڕی هەیە با پارەوە مێ بڕۆکڕە نەنە پارەم پێ ئەچم سەردانی ئەو دوکانی ئەو دیو دەکەم هەنیشتم پێویستە دوای سەردان دەکەمەوە ئارە وەڵڵا وەرەوە نیوە ڕۆژ شەها بە نێرین کەبابێکی خۆشمان لای تێری لێ خۆین کەباب ناخۆم ئەرە با بۆ کوێ بێتەوە کەبابێکی تۆ قچێ بەسەر ژنەکە تۆ خۆ کفتە لێرە ناوە ئێبا دەبڕ بازارەکە و کۆڕێک بڕ ماڵەوە ئێ باشە بەڵام تۆ زیکتریەمەوە بخوا حافیزێ بێ ئەیەخوا داوەشەی زیێڕە و کردووە لەو ژنە وەڵی شەهاب ئەوەی ڕاستی بیا من هیچ نازانم یا ئەم ژنەی تۆ درشی بەشتێ کردووە قەت نەهاتۆ بۆ ئێرە ئێستا لەم هەفتێ ئەمە 5 جار بێت وەڵی قاسم خۆشم گومانێکم لا دروست بووە ترسم شک بکات و تووشی مشکلەیەک ببم ئەوە بەزمی پیاوی دوژنە ئاوایە بێت لە سێبەرەکەی خۆشە بترسی دەدانیشە بە ئەو حسابە بکەین وەرە چی دانیشم وەڵاڵی لەسەر ئاگرم من سلام علیکم ئەو بۆی کوێ من بۆ لای تۆ هاتووم عليك سلام ژنەکە بۆ هاتی ئێستا ژنەکەم لێرە بوو تۆ بۆ هاتی ئەی هاووە ئێستا چی بکەم من بۆ ئەی باشە من ئەو هەموو تەلەفۆنم بۆ کردی تۆ بۆچی جوابی من نایتەوە ئێستا هاتووم بۆ ئێرە بوو بینم سپرایزم بۆ کردی کوڕی بابی 1000 سوپرایزی ئاوا ڕژ بێت تۆ بۆ هاتی ژنەکەم لە بەردرگا نەیبینیت والله نبینی قاسم ئێستا یێتەوە چی بکەم ئەم مشکلەیەم بۆ حەلکە بە قوربانە تای خۆتە 100 جارێ پێڵم کێشە مێنە لەم دوکانە ئێرە جێی کەسابەتە ئەزانی تۆ ژنەکە دە تۆ ڕاکرە و کافتری داریشە 2 دقیقەیەم بۆ لات وعد کورەوە کەی کافتری ئەو پەنچەر چییە وەرە دا ئەوەی تان هیچی بۆشیات ماکەی تۆ باشە بەس سلام علیکم حلا دا قاسم دا ئەسڵەکەی پیشان وەرە دادی گیان وەرە تۆ خۆ لایە تۆزێ براشن دێ خوا بڕ ئۆدیۆ وەرە عەسڵەکەی پیشانە وەرە قاسم دەبڕۆ دێ خاسمە زۆر بێعەقڵەکە مشتریت نازانێت چۆن بەڕێی کات وای ڕاستەکە ڕاست هاتی تەوە ژنەکە وەرە دادی گیان ئەها ئەمەمان بۆ هاتووە ئەمە سووری ترسنۆکی پێڵێ سووری ترسنۆک چییە؟ ئەو قماشێکە تازە بۆمان هاتووە لە بەنگەلادیشەوە ئەڵێم دادەجیان تۆ هەروەکو هاتووی بووی بەدەستی بەتاڵ نەڕۆیتەوە بۆ ئەمە نابێتەوە ئەمە مارۆنی شڵەژاوی پێڵێن زۆر بە قووەتە چی پێڵێن؟ مارۆنی شڵەژاو شڵەژاو؟ کورە قماش سەگە ئەنواع ناوی هەیە ئەلەم ژنەکە تۆ بۆ ناڕۆیتەوە ناڕۆمەوە وەرەوە لەگەڵ ماتەوە ئاخر دە من ئیشم هەیە خواخوا قاسمە گێژ لە سەعر نازانێ یا لێرابم یا لەگەڵ مایتۆ نەبابە بۆ شۆ لێرە دەبڕ خوا ئەمەش پرتەقاڵی عەسڵە ئەزایی چی ئەمە لە هینەوە بۆمان هاتووە ئەرێ ئەوە چییە بڕۆ؟ کورە قاسمە گێژە هیچ نازانێ